ما طبعا اكو دسيسر بخوي ما في مروف نسيجي ما في مروف للسليماني بردوام هول ما بوهوية ك تشيني توجكاني كومالجا وشيار كرنا ولا أس برنسيبو بنوكاني ما في مروف لا شوي جارنا مجاني ما في مروف و أو لا يحاول ركوتنا مبيما ناماني كهي لسلاسين دولتي كعراق إمزاي لسر كردون وبعرمي كردستان الشواء زياتر ما أمر برسي وكو بابلين يعني كاريشي سرتا بابلين ويسمان بهاوكاري رخلاوي نور بوكش بيداني ديمقراطية وما في مروف أمكارا أنجام بدين ووكو ألان خان درجة مكاني بوخين أين كان بابلين ريجو وإجمار كاني بوخين نوا منش استا درجة مكان ببرسان راجين مثلا خالكا خالية كم تا استا أستي وشاري ما فكاني مروف لا أستشي باش دانيا وبيويستا هلمتي بلاو كردنەوەی زانیاری و شێرکردنەوەی ئەو ینی هاوڵاتیان و خوێنکاران و چین توێژەکان بەرامبەر و مافانە لە ناو دەخیل کە لە هاتووە لە ناو دەخیل لەکەوتنەوەی پەیماننامە نێودەوڵەتەکاندا بەردەوامی هەبێت یعنی پرۆسەی و شێرکردنەوە پرۆسەیەکی بەردەوامە یعنی ئەوەش بەشێکی زۆری ئەرکی ئێمەیە لە چوارچێوەی ئەو یاسانەیە کە دەرچووە و ڕاستەوخۆ مەسی بە بواری مافەکانی مرۆڤەوە هەیە و أو ياساني تريش كزياتر بابلين درشوا وبيوسكا لهرمي كروسان بقول جنري لقال برنسي بكاني ما في رب أولش وكو دستا وكو بلاني دستا وكو يعني استراتيجي دستا بشويش كشتي كتكوي زول بارو كراوا وهول دراوا بشويش كشتي أو يعني بخرة بواري جبهة ذكرناه كومل رابرسي وهالماد وكامبين هرو بيتوا يعني بانيل وورشوبي زوري بو انجام بدري اوش بي مويل صالي دهاتوا اخرت بواري جبهة ذكرناه ونيك ما قدامي خالي دوم خوێنکاران لە ئاستەکانی بنەڕەتی و ئامادەی زانیاریی ئەوتۆیان لەبارەی دامەزراوە نیشتیمانیەکانی وەکو کۆمیسیۆنی مافی مرۆڤ و یعنی مەبەستم کۆمیسیۆنی مافی مرۆڤی عێراقە و دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان زۆر کەمە یعنی لە ئاستی پێویستان نییە. خاڵی سێم تا ئێستا مافەکانی مرۆڤ لە قوتابخانە و ناوەندەکانی خوێندن بە شێوەیەکی باش نەپارێزرا و پێشێلکاری لەسەر ئاستی بڕگە و مادەکانی تایبەت بە پارێزراوی و پاراستنی مافەکانی مرۆڤ بوونی هەیە. خاڵی چوارەم تا ڕادەیەک خوێنکاران لە کاتی ئەنجامدانی پێشەکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ ئامادەن لە کاتی پێشەلکردنی مافەکانیان ڕوو لە دامەزراوەکان بکەن بۆ وەرگرتنەوەی مافەکانیان یعنی ئەمە خۆی بە خۆی ئەتوانین بڵێن پۆینتێکی ئەرێنیە ئیجابیە لەلایەن خوێنکارانەوە لەبەرەوە خوێنکاران بە خۆتان ئەزانن توێژێکی باگان توێژێکی وشیارن بە تایبەتی لە ئاستی ینی دواناوەندی و ناوەندی دواناوەندی کە ئەوان يعني هەوڵەدەن و بەئاگان لەوەی کە ڕوو لە دامەزراوەکانی وەکو ئێمە وەکو دەستێکی نیشتیمانی بکەن بۆ داواکردنی مافی خۆیان. خاڵی پێنجەم تا ئێستا زۆرینەی خوێنکاران پێیان وایە نەتوانراوە زۆرینەی پێداویستەکانی خوێندن بۆ خوێنکاران لە ئاستە جیاوازەکانە دابین بکرێت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لەلایەن وەزارەتی پەروەردە و دامەزراوە پەیوەندیدارەکانەوە. خاڵی شەشەم و کۆتا زۆرینەی زۆری خوێنکاران پێیان وایە پێویستە بایەخی زیاتر بدرێت بە خوێندنی وانەکانی مافی مرۆڤ کە ئەمە گرنگە. من پرسیارشم کردووە لەو قوتابخانانەی کە ئێمە ینی سیمینار و بابەتی تری وشاریتی ئاڵێنەوە ینی پرسیارم کردووە لە ئیداری قوتابخانەوە لە خودی خوێنکاران کەوانەی مافی مرۆڤ با بڵێن وانەیەکی تا ڕادەیەک پەراوێز خراوە و زۆر گرنگی پێ نادرێ و گوشتێکی لاوەکی ینی سێرەکرێوانە بەڵام پێویستە ئێمە ئەو ینی ئاستی خوێندنی وانەی مافی مرۆڤ تۆپ بکەینەوە پەنجەی بخێنە سەر و هەوڵ بین کە وەکو وانەکانی تر گرنگی پێ بدرێت. لاسە جیاوازەکان و گفتوگۆ و بنەماڕی هەوتنامە و پەیماننامەکانی مافی مرۆڤ زیاتر خوێنکار پێی ئاشنا بکرێت یعنی ئەوەش ئەکەوێتە سەر ڕۆڵ و کاریگەری ئێمە وەکو دەستە وەکو نووسینگەکانی لە هەموو پارێزگاکان و شار و شارۆچکەکان کە ئێمە ئەو بابەتی وشیارکردنەوە و بابەتی ئەنجامدانی سیمینارانە چرتر بکەینەوە. من وەکو تا خاڵ بوو دەستخۆشی لە ڕێکخراوی نور بۆ گەشەپێدانی دیموکراسی و مافی مرۆڤ ئەکەین ئێمە وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ نووسینگەی سلێمانی ئەمە کۆتاکارمان نابێ ئینشاڵڵا لە داهاتووە کاری پرۆفیشناڵەتر و کاری بە ئامانجتر و ئامانجدار ئەنجام دەین بە تایبەتی لە ئاستەکانی خوێندنە.
دەستان خۆش و بەخێر بێت. دەستی زێڕۆخۆی مافی مرۆڤ مەبەستێتی ئەو داتاوامانە کۆ بکاتەوە و گەشتاندەیەکی دەرکردووە بۆ هەموو نووسینگەکان و ئێمەش لە ڕێگەی خۆمانەوە بە نووسراوی فەرمی نردومانە بۆ قایمەتی مەڵبەندی سلێمانی و لەوێشەوە بۆ نووسراوکراوە بۆ ناحیەی تانجرۆ بۆ ناحیەی ماوەت ئەو شوێنانەی کە بردومانی تیان ڕوویاوە و یعنی قوربانی هەبووە پوشوپاوان سوتاوە دارستان و ڕزوباخی هاوڵاتیان سوتاوە ینی خەڵک هەبووە برینار بووە بۆ خۆتە نەزانن سنوورەکان کراوەن یعنی بەڵام هەتا ئێستا ئێمە وەڵامی فەرمیمان وەرنەگرتووە لە سەزەوی با بڵێن نووسراوەکەی خۆمان هەر کاتێک ئەو وەڵامە گەیشتە و کاتە دەستی سەربەخۆی مافی مرۆڤ کۆی هەموو ئامارەکانی نووسینگەکان لە سنووری خۆیان چەند لەو بوارەیە با بڵێن ڕوودا و ڕوویاوە و قوربانی هەبووە و زەرەر و زیان هەبووە ڕایەگەێنێ.